آخرین ماڵێکی بیری ئازادیم لە زیندانە فراوان بە هەموو تەمەنمان ئێمە فێر بووین ئیدانەی ئەو زوڵم و ستەمە بکەین کە دەرحاق بە خەڵکی کوردستان دەرحاق بە کورتبوو نەکرێت. یەکێ لە وتە بەناوبانگەکانی سەرۆکی زیندانی کراوی کورد ئۆجالانەوەیە کورتبوون عەفوو قسەیەکی هەڵم کرد ڕەحمەتکایە هەیە کە کورتبوون زۆر زەحمەتە و ئێمە بە درێژایی مێژوو نمونەی زۆری قوربانیدانمان هەیە لە شەهیدبوون و لە گرتن و لە کیمیا بارانکردن و جینۆساید، بەڵام لەگەڵ هەموو وازارانەی کە چەشتومانە لە مێژوودا هێشتا ئێمە فێر نەبووین وانە لە ڕابردوو وەربگرین. چەند سەدەیەک پێش ئێستا یەکێ لە ڕێبەرانی بیری نەتەوەی کورد خانی مەزن پێ لەسەرەوە داگرێت کە کورد وەکو نەتەوە دوو گرفتی سەرەکی هەیە. گرفتی یەکەمی ئەوەیە سەرکردەیەکی ڕاستەقینەی نییە کە ڕێبەرایەتی بکات بۆ دەرچوون لە زیلەت و نەهامەتی، و کێشەی دووەمیشی ئەوەیە کە ڕێبەر و ڕێنیشاندەرەکانی ڕازگۆنین لەگەڵ پەیامی کورتبوون و نەتەوە بوون. سرم لەوە سوڕەمێنێت کە هێشتا ئێمە لە سەدەی 21کاین، بەڵام ڕژێمە داگیرکەرەکانی وەک تورکیا وەک ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران وەک سووریا، تەنانەت کوردانیش لە ئەرمینیا و تەنانەت دەسەڵاتی مەسەبگەرا لە عێراقا ڕێگریەکەن لە ژێر پەردەی ئاەتەکانی قورئانی پیرۆزە کە ڕێگە نادەن بەوەی ممارەسەی مافی ئاسایی خۆیان بکەن، چونکە هەموو بەندەکانی جاڕنامەی مافی مرۆڤ و ئەو بەیاننامانەی کە پەیوەستن بە ئازادی مرۆڤ و مرۆڤبوون لە دنیادا جەخ دەکاتە سەرەوەی کە بەکارهێنانی زمانی دایک مافێکی سروشتی هەموو تاکێکە. بەڵام ئێمە لە ساڵی 2022دا شاهێدە بین لەسەر ڕووداوێکی ئێجگار ناخۆش و سەرسوڕهێنەر لەوەی کە هێشتا دەستوری کۆماری ئیسلامی بەکارهێنانی زمانی دایک لە ڕیزی قەدەغەکراوەکان دائەنێت و لە پێناو ممارەسەکردنیدا مامۆستایەکی تێکۆشەر و خاوەن قەڵەم و بە هەڵوێستی وەکو مامۆستا زارا زیندانی ئەکات. ئەمە لەگەڵ سەرەتاییترین بنەماکانی هەموو ئاینە ئاسمانیەکان ناتەبایەوە، لەگەڵ سەرەتاییترین بنەماکانی مافی مرۆڤ و هەموو ئەو جاڕنامانەی لە مێژووی مرۆڤایەتیە بۆ ئازادی ئینسان خراو نەتەڕ و ناتەبایە. کەون بووی زاری تۆم لێون دەبێ، چی بەسەر زارا دەهێنێ هۆی نەمانی من دەبێ، فکری ترساوی بەزیوی دوژمنت ڕادەسڵەکێ. بەخێرەتنتانەکەم من وەکو خانمێک وەکو خوێندکارێکی کۆلێژی پەروەردەی شارە زۆر ئیدانەی ئەو کارەکەین کە لەگەڵ مامۆستا زارایە کراوە بۆ بێگومان ئەمە ئەو پەڕی نەعەدالەتیە، چونکە کوردێک هەستاوە بە فێرکردنی ڕۆڵە کوردەکانمان، بە فێرکردنی ئەلفبای کوردی کەمە هیچ زوڵم و یعنی هیچ زۆرداریەکی تیا نابینین. لە ئێراندا زانکۆمان هەیە کە بەشی کوردی لێیە وانەی کوردی ئەڵێنەوە، ئەی بۆچی ینی لێ پرسینەوە لەوان ناکرێت گەر کێشەکە بە زمانی کوردیە و پێویستە حکومەت لەسەر ئەمە بێتە دەنگ بێدەنگ نەبێت لەسەری. منی کورد لە نەخشەی جوگرافیایەکدام هەر جارە و بەرشم شێری مەرگێکەکەوم. لە ڕاستیە ئێمە وەکو بەشی کوردی لە کۆلێژی پەروەردەی شارە زۆر هەستاین بە پشگیری و هاوخەمی خۆمان بۆ مامۆستا زارای محەممەدی و لەگەڵ ئەوەشدا داوامان لە کاربەدستانی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە لە ڕێگەی پەیوەندەکانیانەوە بچنەوە بەسەر ئەو کەیسەدا واتە لە ڕێگەی کۆنسوڵی سلێمانیەوە بۆ ئەوەی کە ئەو حکومە بەسەر مامۆستا زارای محەممەدیان نەسەپێنن.